بەڕێز کاک سامڕەندی خۆشەویست، دەگوترێ ئەو ڕاپەڕینەی ئەو جارەی بێ ڕێبەرە، واتە کەسێک نییە خەتونیشانی بداتە خەڵکەکەی، واگەر بێڕێبەر نەبا ڕەنگە بە خێرایەکی باشتر چووبا پێشیان سەرکەوتووتر لەوەی باکە ئێستا دەبینین. بەڵام جەنابەت ئەوەی ڕەت دەکەیەوە، بۆچووی جەنابەت چییە لەو بارەیدا؟ سڵام هەیە لە خزمەتتان مام کوردنژادی خۆشەویست. دەستخۆشی لێ دەکەم بۆ دامەزراندنی ئەو بەرنامەیەی. سپاسی گوێگرانی بەڕێزیش دەکەم بینەرانی خۆشەویست. مام کوردنژاد ئەو باسەم ئەمن لێرە و لەوێ بیستووە لە زیاتر لەو تەلەڤیزیۆنانەی دەرەوەی وڵات، جار جار بە حاڵەتێکی تەشویقی کەم پێم وایە واقع بینانە نییە زۆر هەست پێ دەکەم بڕێک تەشویقی خەڵکی دەگەڵا کە دێن یا شتێک بە خەڵک ئیلقا دەکەن کە بەڵێ ئای ئەوە ئەو شۆڕشە بێڕێبەرە، ئەو جوڵانەوەی بێڕێبەرە. ئەمن بەڕاستی گوێگرێکی یا بینەرێکی ئاوا نیم بۆ مێدیای کە هەرچی گوتیان بڵێم وایە یان بڵێم ڕاستە، یا ئێواران دانیشم ڕاوەستن ببێتە ئێواران کۆنتڕۆڵەکەی تەلەڤیزیۆنەکەی بێنم کە یەک دوو کەناڵ چوارن سێن دوون چەندن ئەوانە بکەمەوە هەچی ئەوان کوتیانە میش قبوڵی کەم بڵم بەڵێەوە چونچە ئەوان وان کوبان ئەم پێم وایە ئەوانیش بۆیە تەلەڤیزیۆنی دادەنێن بۆ ئەوەی هندێک چۆن بڵێم بەرژەوەندی خۆیان ئەگەر هەیان بێ ببەنە پێشێ نەک ئاوانێ لە بۆ خزمەتی خەڵکی ئەو بجێ سەرفکەن. پێم سەیرە کەسێک دێ دەڵێ ئەو شۆڕشە ڕێبەری نییە، بۆیەش ئەمن بە چاوی ڕەخنە چاو لەوەی دەکەم یا بە گوێی ڕەخنەوە گوێی دەدەمە ئەو قسەیە، چونچە من پرسیارم لەو کەسانەی کە ئیدعای وا دەکەن ئەوەیە ئایا ئەوان ئەو شۆڕشەی کە ئەوڕۆ لە گۆڕێدایە فەقەت وە فەقەت بە شۆڕشی نێو تارانەی دەبینن کەوا دەڵێن، یعنی پێیان وانە ئەو شۆڕشە لە شوێنی دەرەوەی تارانێش بەڕێوەیە و بەردەوامە خوێنی بۆ دەدرێ حەولی بۆ دەدرێ یان خەت و ڕێباز و دروشنی بۆ دانراوە. ئایا وان نییە؟ باشە کوا تۆ ئەگەر قسێکی ئاوا بکەی بڵێ ئەو شۆڕشە ڕێبەری نییە، ئایا ئەوە شمولی کوردستانی دەکا؟ یعنی ئێمەی کورد ئەگە گوێ بدەین ئەو قسانە دەبێ بڵێن باشە کەوا بوو جوڵانەوەی کوردستان ڕێبەری نییە. ئەسڵەن شتێکی واقعی نییە. لە کوردستانێ وەکو حرەکەتی سیاسی هەیە و ئەو حرەکەتە مێژووی هەیە و ئەوەی ئەوڕۆ هەیە درێژەی ئەو مێژوویە. جا دەشکرێ بڵێ بەڵێ ئەوڕۆ لە سەرشەقامێ لە مەیدانێ بەدەستی خەڵکێکیەوە دەکرێت کە ڕەنگە بێ لایەن بن، بەڵام لەسەر یەک درێژەی خەباتی مێژوویی گەلی کورد و خەڵکی کوردستانەیە. لە عینی حاڵدا ئەوەی وا ئیدعا دەکا کە دەڵا ئەو شۆڕشە ڕێبەری نییە، ئەدی چاوی لە بەلوچستانێ نییە؟ ئەوێ شۆڕشی تێدایە. ئەو شۆڕشە هەر یەک جوور و یەک خواست و یەک دروشم نییە لە هەموو سەرانسەری ئێرانەدا. ئێمە چەند شوێنی عومدەمان هەیە کە لەو دەورەیەیدا ڕاپەڕیون. شوێنە عومدەکان، شوێنە مواسیرەکان کوردستانە، بەلوچستانە، ناوەندە کە تاران یەک لەوانە. ئەتۆ ناکرێ بە عینەکی بەڕوانینێکی بەرتەسک خۆت بخەیە قالبی کەسێکەوە کە لە ناوەندی ئێران دانیشتووە تەنیاوە تەنیا محیتی تاران دەبینێ، ئەو جار نەتیجە گیری دەکا کەچی کە ئەو شۆڕشە بێڕێبەرە. خۆشەویستان،
میوانی بەرنامەکەی من بەڕێز کاک سەلاحەددین وەهابپوور ناسراو بە کاک سامڕەندا. بەڕێزان وەک تێکۆشەرێکی دیرین ساڵانێکی زۆرە تێکۆشانی هەیە، خەریکی نووسینە، شتی جوان دەنووسێ، هەروەها ئەو ڕۆژانە ڤیدیۆ و لایڤی باش بڵاو دەکاتەوە، بەردەوام لەگەڵ ڕووداوەکان هەیە، سەرنجی خۆی بەردەوام ڕادەگەیەنێ. و هەروەها کاک سامڕەند کاتی خۆی لە نێو حیزبی دموکرات بەرپرسی دوو گۆڤاری وابزان تێکۆشەر و 26 سەرماوەز بووە. لەگەڵ کاک سەلاحەددین وەهابپوور ناسراو بە کاک سامڕەندی خۆشەویست درێژە بە گفتوگۆیەکەمان دەدەین. کاک سامڕەند بۆ ئەو جارەی بابەتەکان جوورێکی دەستنە پێش لە بۆ وێنە لە ئینقلابی مەشروتەوانەدا یان کاتی خۆی کە دەڵێ سەتارخان لە تەورێزێ ڕاچوو هێرشی کردە تارانی و هێزی برد و نازام سەردار ئەسحەد لە مەرکەزی ئێرانی ڕابەرە و تاران وەڕێکەوتو. بۆ ئەو کاتی ئەو کەسانە گەورە کراونەتەوە و ئەو کەسانە بوونەتە ڕێبەر و ئەو بۆ ئێستا ئامادەنین بۆ وێنە مەولەوی عەبدولحەمید گەورەکەنەوە، ئەو کەسە لە بەرامبەر خامنەییدا ڕادۆستی قسان دەکات، لە نێو خۆی وڵاتیشە قسە دەکا، ڕێک پەیامەکەی ڕێک ڕێبەری دەگرێتەوە. یان مەسەلەن بۆ بڵێ ڕێبەرایەتی کوردیان قبوڵ نەبێوان سوور دەزانن حیزبی کوردی هەیە، حیزبی گەورەشەی بۆ حیزبانەش لە سەرەتای ئینقلابەوە بەردەوام خەباتیان کردو ڕانەوەستاون و هەتا ئێستاش هەر لەسەر ئەو بڵێن پێداگریان کردو لەسەر ئەو شتانی کە دایانویست لە وەڵی ئینقلاب. بۆ ئەوە چییە، چ دەگۆڕێدات و چ دەبینی جەنابەت لەو مەقتەعیدا؟ مام کوردنژاد ئەوە من گوێم لێ بووە لە مێدیای فارسی زمان کە لە دەرەوەی وڵاتن ئەوانەکەوە ئیدعا دەکەن کە ڕێبەریەک نییە و تەشویقی خەڵک دەکەن بە بێڕێبەری و جوورێکی پێیان ئیلقا دەکەن. لە زاری خودی ئەوانم بیستووەکە مێژووی جوڵانەوەی مەشروتەی ئێران دێننەوە بە عنوانی میسال و وەکو سەرمەشقێک دەیهێننەوە، باسی دەکەن دەڵێن جوڵانەوەی مەشروتەش جوڵانەوەیەک بوو بە بێ ڕێبەر. باشە، و ئەوە دێرەدا خۆی پارادۆکسێک خەوتووە دەو قسەیدا، دەوی دایدا پارادۆکسێک خەوتووە. بۆ ئێستا لێرە بۆ خۆت جەنابەت فەرموود ئیشارەت بە واقعەکی ئەو مێژوویەی کرد، ئەوەی مەشروتەی فەرموود بۆچی ئەو زەمانی سەتارخان و باقرخانێکیان لەکوێوە هەڵدەگردیان هێنا هاو ئاهەنگ لەگەڵ کەسانی ناسراوی چەند چوارگۆشەی ئێرانە، نێویان دەنا خەباتێکی پێکهاتوو لە خەڵکی هەموو ناوچەکانی ئێرانە کە هاتوون کۆبوونەوە یەکدەنگ داوای چیان کردۆ مەشروتە. لێرەدا خۆی تەناقوز یا پارادۆکسێک خەوتووە لەلایەکەوە لە مێدیای فارسی زمانی دەرێەوە ئیدعا دەکرێت کە مەشروتە بێڕێبەر بووە. ئەمەی ئەو ڕۆژ کە بەڕێوەیە وەکو مەشروتەی دەچێ، یعنی چی؟ یعنی کۆپیەکە لەوی وەک چۆن ئەو بێڕێبەر بوو ئەوەش بێڕێبەرە. ئەوە قسەی وانە، ئەوە بەرنامەیان لەسەر ئەوەی هەبووە و چی پێ دەڵێن دۆکیومنتاریان لەسەر ئەوەی بڵاو کردوێتەوە. لە عینی حاڵدا نقطە نەزەری جەنابی شت کە ئێستا لێرە دەیفەرمووی دەفەرمووی چۆنە ئەو زەمانی سەتارخانێک و باقرخانێک و ئەوەی دیکەی نێوت برد چێ بوو فەرمووت سەردار ئەسحەد هەر دێرەدا ئیدعاکەیان باتڵ دەبێت. دەزانی بەچی؟ بەوەی کە ئیدعا دەکەن بێڕێبەر بووە مەشروتە. لێرە جەنابەت ئیشارە دەفەرمووی دەڵێ چێ لەکوێ ئەو شەخسیەتانە هەستاون چوون دەگەڵ خەڵکی چوارگۆشەی دیکەی ئێرانێ و دەگەڵ تارانێ ئەوانە دەستیانداوەتە دەستێک و ڕێبەری ئەو جوڵانەوەیان کردووە. ئەمە خۆی تەناقوزێک، خۆی پارادۆکسێک دێرەدا هەردەو لەحزەیدا بێەوەی من پێشتر بە دوای ئەوەی داچوم و بیرم لێکردێتەوە.